يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ئینسان هەر وەکو جەستەی پێویستی بە ئاوە، تۆ کاتێک کە تینوت دەبێ ئەمجا ئەزانی جەستەت چەند پێویستی بە پەرداخێک ئاوی ساردە. کاتێک کە برسیت دەبێت جەستەت داوای خۆراک دەکا و لەزەتی خواردن وەردەگری. ئەو کەسانەی دەگەنە قۆناغی باڵغ بوون و بەرەو ژوور پێویستیە جنسیەکانیشیان زیاد دەکا بە حەڵاڵی پێ بگەن. چۆن ئینسان ئەوەی پێخۆشە و بە شوێنیا عەوداڵە، هەم خواردنەوەی حەڵاڵ، هەم خواردنی حەڵاڵ، هەم جنسی حەڵاڵ و مافی خۆیەتی و هەوڵی بۆ دەدا و تێکۆشانی بۆ دەکا و عەوداڵێتی و جەستەی پێی تێر دەبێ و ئیسراحەت دەکا، لە ڕووی دەرونیشەوە ئینسان پێویستی بە حورمەت و ڕێز هەیە، پێویستی بەوە هەیە خاوەنی کەسایەتی و شەخسیەتی خۆی بێ و خەڵک بە چاوی ڕێز و حورمەتەوە سەیریکە. ئینسانی خاوەن حورمەتی وەکو جەنابتان ئەگەر هەموو دنیای پێشکەشکەی، بەڵام بە ڕوویەکی ناخۆش و بە بێڕێزیەوە بۆی دەستی بۆ بەرە نایەوێ. ئینسانی حورمەتداری وەکو جەنابتان و ئەهلی مزگەوت و ڕێزداران ئەوەندەی کە بە خەم جەستەیەوەیەتی لە تینوێتیدا هەوڵی تێر ئاوبوون و لە برسێتیدا هەوڵی تێربوون و گەیشتن بە دڵخوازێکی حەڵاڵی شەرعی خۆی دەدا، لەوە بگرە زیاتر حەزی لەوەیە کە خەڵک ڕێزی لێ بگرێ، کە کەسایەتی نەڕووشێ، کە حورمەتی هەبێ. با بچینە خزمەت قورئانی پیرۆز، خالقمان، خالقی ئێمە و هەموو بوونەوە کە وەصفی ئیمانداران و خواناسانی بە حەق دەکا لە سوورەتی ئەلمەعاریجدا لە ئایەتی 23 هەتا 35دا باسی ئەوە دەکا ئەو ئیماندارانەی کە بەختەوەری دنیا و قیامەتن و بەهەشت جێگایانە کۆمەڵە سیفەتیان هەیە. باسی سیفەتی بەختەوەران لە خواناسان و دیندارانی بە حەق یەکەمیان لە نوێژ بەردەوامن، نوێژەکانیان لە کاتی خۆیدا دەکەن. ئیماندارانی بەڕێز با سەیری ئەم کۆمەڵە سیفەتەکەین کە نۆدانەیە. ئەگەر تێماندایە موژدە لێبێ کە جێگەی خۆل لە بەهەشتا ببینە، ئەگەر کەم و کوڕیمان هەیە بە خۆماندا بچینەوە. ئەم قورئانە هەموو شتەکانی بۆ ڕوون کردوینەوە. کەس لە گوماندا نەبێت تۆ بڵێ من بەهەشتی بم، بەهەشتی نەبم، جەهەنەبی بم. هەموو سیفەتەکان دیاری کراون. خاڵی یەکەم دڵتان خۆش بێ بەوەی کە ئەلحەمدوللا جەنابتان هەمومان ئەهلی نوێژین، ئەو کەسانەی بەردەوامن لەسەر نوێژەکانیان. هەوڵ بدە لە نوێژدا نەبڕێی، چەندی بۆت کە بە کۆمەڵ بە جەماعەت لە مزگەوتە ئەنجامی بدا. نەهاتیە مزگەوت خێزانە بە ڕێزەکەت منداڵە بچکۆلەکانت بێنە لە دوای خۆتەوە ڕیزیان کە و ماڵەکەت بکە بە مزگەوتێکی خنجیلانە. ئەگەر ئەم سیفەتە تێدا بێ، یەکەم سیفەتی ئەهلی بەهەشتە. دووەمیان بەشێک لە ماڵیان کە زەکاتی شەرعیە دیاری دەکەن و بەخیلی پێ ناکەن، بە ماڵی خۆیانی نازانن، ساڵانە زەکاتی شەرعی لە ماڵەکانیان دەردەکەن بۆ ئەو کەسانەی کەوا مستەحەقی زەکاتن و داوا دەکەن. بە دووی کەسانێکیشدا دەگەڕێت کە شەرمن و توانای داواکردنیان نییە و مەحرومن لە خێر و زەکات و لە ڕێی خێرخوازانەوە پێیان دەگەیەنن. سێمیان والذین یصدقون بیوم الدین، هەرچی زەڕە و گومانێک بێ لە هاتنی قیامەت نیانە. ئەوە یەکێک لە نیشانەکانی سیفەتی بەهەشتیەکان ئەوەیە. زەڕەیەک گومانت نییە ئێستا جەنابەت کە ئێستا ڕۆژی جومعەیە و نوێژی نیوەڕۆیە، شەو نییە، ڕۆژی شەممە نییە، هیچ گومانت لەسەر ئەوە نییە کە ئێستا لە جومعەیە دانیشتووی نوێژەکە کات وەختی نوێژی نیوەڕۆیە. ئاوا یەقینی ئینسانی ئیمانداری بەهەشتی ئەوەیە کە لە دوای مردن ژیانی ئەسڵی دەست پێ دەکا. قیامەت هەیە، یوم الدین، والذین یصدقون بیوم الدین. ڕۆژی یوم الدین یعنی ڕۆژی پاداشت و سزا. هەرەوە نییە زیندوو بکرێنەوە، دڵنیا بە یەک چاکەیەکت کردبێ با کەس پێی نەزانی بێ بە فیڕۆ نەچووە. ئەگە خراپەیەکی شت کردووە مەزانە کەس ئاگای لێ نەبووە ڕۆیش تەوبەی لێ بکە، چونکە ڕۆژی سزاش هەیە، هەروەکو ڕۆژی پاداشت هەیە. خاڵی چوارەم لە سزای خوا دەترسێن ئەهلی بەهەشت. تەنها بەوەندە نانازن بڵێ جا چیم کردو خوا بمباتە جەهەنەم، لەگەڵ هەموو چاکەیەکیشدا
ئەڵێ بەخوا دەبوو زیاترم کردایە خوا بکەم خوا لەسەر ئەوە عیقابم نەدا کە ئەوەندە چاکەم کردووە زیاترم لەدەست دەهات. ئینسانی مسڵمانی بەهەشتی لە عەزابی خوا لەوە دەترسێ نەک ئەوەی کە زۆر گوناهی نەکردووە لەوە دەترسێت چاشی کردووە بەڵام خۆزگە چاکترم کردایە بەخوا هێشتا باشترم پێدەکرا خوایە لەوە بمبورە کە باشترم نەکردووە کە بە ئەمەندە ئیکتیفام کردووە. پێنجەمیان داویان پاکن مژدە بۆ ئێوەی بەڕێز لە خوشکان و برایان لە پیاوان و ژنان کە دەستان بەر نامەحرەم نەکەوتووە. گەنجانی بەڕێز ئێستا ئێوە لە سەرەتای تەمەندان چەند خۆشە پیاوێکی بەڕێزی ڕیشسپی ئەهلی ئەم مزگەوتانە بیسەر و بینەری ئەم وتارانەکە گوێی لەوە دەبێت یەکێ لە سیفاتی ئەهلی بەهەشت ئەوەیە لە ژیانیا دەستی بە حرام نەکەوتووە ماچی حرامی نەکردووە تەوقەی حرامی نەکردووە چ جایەوەی زینا بکە. ئێستا بڕیار بدە چەند خۆشە لە پیریدا بژێڕێەوە لە خوا بە زیاد بێ هەموو تەمەنی گەنجیم تەوقەیەکی حرامیشم نەکردووە. ناموسی خەڵک بە چاوی من تەماحی تێ نەکراوە ئافرەتێک بەهۆی منەوە بەدبەخت نەکراوە دەستی نەبڕدراوە. ئەزانی هەر مەسافەیەک تێدەپەڕی لە پیریدا کە بیری لێ دەکەیەوە چەند بەختەوەری هەر ئەم دنیات بەهەشتە وەڵڵاهی ئینسانی داوێن پاک لەم دنیادا لە بەهەشتایە. ئەمجا یەکێ لە سیفاتی داوێن پاکان لە سوورەتی مەعاریجە نیشانەی پێنجەم داوێن پاکیە. بەخوا ئینسانی دوو لە ڕووی جەنابتان دوو لە ئێوە ئەو کەسانی کە شڕواڵ پیسن کە چاویان لە ناموسی خەڵکە بڕواتان بێ ئەگە قیامەتیش نەبێت پەنا بەخوا ئەگە بڕوایان بە قیامەتیش نییە لەم دنیا لە دۆزەخان هەموو لەحزەیەکی ژیانیان یەک چرکە خۆشی دەبینن بەڵام ساڵانێک عەزابی دەرونی و ڕوحی دەچێژن. شەشەمیان ئەمانەت پارێزن ئەهلی بەهەش ئەمانەت پارێزن ئەمانەتی مادیمان هەیە کەسێ شتێک لادا دەنێت بە ئەمانەتەوە تەسلیمی دەکەیتەوە. ئەمانەتی معنەویشمان هەیە کەسێک نهێنیەک لادا دەرکێنێ. لە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگە کەسێک قسەیەکی بۆ کردی ئەم لاولای خۆی تەماشا کرد و ڕوانی بزانە کەس لەو نزیکانە نییە و گوێیان لێن نییە ئەو قسەیە فەهیە ئەمانە ئەوە ئەمانەتە. ئەوە چۆن کابرا پارەی لاداناوی مافن نییە بیخۆی ئەبێ بە سەلامەتی بیدەیتەوە ئەو قسەیەش نهێنیە. جاجاری وایە خێزانەکەت قسەیەک لا دەکا پیاوێ قسەیەک لای ژنەکەی دەکا کچێک قسەیەک لای دەستە خوشکێکی دەکا کوڕێک بۆ برادەرێکی دەجێڕێتەوە فڵان شتە ڕوویداوە ئەوە مادام وتی کوڕە ئەمانەت بێ لە بینی خۆماندا بێ سەیری ئەم لاولای کرد ئەگەر ئەهلی بەهەشت بی ئەو ئەمانەتە دەبێتە ژێرگڵەوە نایدرکێنی دەدەمیتەوە کەس نایبیستێ. حەوتەمیان پەیمان دەبەنە سەر پەیمان برنە سەر خۆشەویستانم پەیمان بەرنە سەر جا ئێستا زۆر جەڵە فڵان کەس وعدی نییە وعدی نییە کرێکارێک بۆ کتێتی بەیانی دەم ئیشت بۆ دەکەن وەڵا بەیانی نەهاتووە زۆرمان خانومان کردووە لە دەست وەستا جاری وا بێزار دەبی وەستا کەس ناحەقی نییە دەوێت یەک دوو ئیش بگرێ ئەڵە وەڵا بەیانی دێم بەسەر ئیش ئەڵە وەڵا وەستا ئەمڕۆ دیار نەبوو کوڕەکە وعد نەماوە ئەمە وعدە بچکۆلەکەن ئەڵە فڵان کەس ئەم شۆدەی بۆ فڵان شوێن بەڵێ دێم وەڵا سەیەکەی نەهاتووە سعاتی تاخیر بووە ئەمە خۆی ناوێ مسلمان وابێ هەر وعد مەدە هەمیشە کەسێک دەڵێ بەیانی دەتوان ببینێ وەڵا ئینشاءالله ئەگە دەرفەت بوو ناتوانم وعدت پێ بدەم دایمە خۆ پارێزە لە بەڵێن چونکە بەڵێن پابەندبوونێکە ئەبێ هەوڵ بدەی لەوێ بی بڵێ ئینشاءالله ئەگە خۆی گەورە مەیلی لێبێ ئەگەر نەهاتم داوای لێبوردن لێ دەکەم لە ئێستا دڵت عاجز نەبێ ناتوانم وعدی تەواوت پێ بدەم قەت خۆت بپارێزە لە بەڵێندان سەرفراز دەبی لای کەس تووشی خەجاڵەتی نابی. بەڵام ئەمڕۆ بەڕێزان بەڵێنی زۆر گەورە هەن ئەگەر جەنابت من بەڵێنت پێ بدەم و بۆ کارێک بۆ نەکەم دوو کەس زەرەتمان کردو تۆ چاوەڕێت کردو و منیش گوناهبارێک بووم و ناڕەحەتێکم پێوە دیارە. بەڵام بەڵێن و پەیمان هەیە ئەمڕۆ زۆر گەورەیە میلەتێک پێوەی گرفتار دەبێت ئەگەر وعدەکە بەدرۆ بدرێ. ئەویش ئەوەیە ئێستا لە تەخەڕوجە قوتابێک تەخەڕوج دەکات لە پزیشکی و ئەندازیاری و پارێزەری و هەر چیەک بێ ئەها بەڵێن دەدا لە حەفلەی تەخەڕوجەکەیە هەر خۆگۆڕین و کوڵاو لەسەرنان نییە ئەڵێ بەڵێن دەدەم دڵسۆز بم لەم کارەدا بەڵێن دەدەم خیانەتی تێدا نەکەم ئەزانی ئەو بەڵێنە حتا مردن بەرامبەر بەم میلەتە هەمووی مەسئولی هەموو ڕۆژە دەبێت لە بیرت بێ ئەو ڕۆژەی کە تەخەڕوجت کردووە لە پەیمانگایان لە زانکۆ بەڵێنت داوە بەخوا و بەدەستەی مامۆستایانی زانکۆ و پەیمانگا و میلەتەکەت کە خیانەت بە پیشەکەن نەکەی بەو خوایە حەقی خۆی نەدەیتی خیانەتت پێ کردووە. هەر پیشەیەکت هەیە لە مامۆستای مزگەوتەوە تا مامۆستای قوتابخانە تا پزیشک تا کرێکارێک تا وەستایەک ئەمە ئیشی میلەتە وعد و بەڵێنت داوە کە حەقی خۆی بدەیتێ ئاگادار بە ئەو وعد و بەڵێنە تا قیامەت لەگەڵتایە تا مردن لەگەڵتایە. پەرلەمانتارێکی بەڕێز وعد دەدات خۆبرانی بەڕێز ئێستامە لە حەملاتی ئینتیخابی داین
ئەبێ ئاگامان لێبێ ئەو بەڵێنەی دەدەی ئەوەندەی بدە کە لە نێتت هەیە کە بۆت دەکرێ لە خۆت ڕادەبینی نێتت هەیە بەرنامەت هەیە ئەگە زلوف نەشێوێ و بە سەیری بودجەی وڵات دەکەی و سەیری بارودۆخی سیاسی دەکەیت لە تواناتدا هەیە ئەمە بە ئیزنی خوا هەوڵی بۆ بدەی و پێت بکرێ خوا لەوێدا پێی خۆشە ئەوەندە وعدە بە میلەتەکە بدە بەڵام بەهاری بۆ مەهێنە ئەژنۆ لە دوای ئەوە چاوت پێی نەکەوێتەوە خۆت یەقینت هەبێ کە ناکرێ لە خەڵکەکە باشتر یەقینت هەبێ بەس بۆی کە خەڵک بڵێن فڵان جیهەت فڵان لایەن فڵان ئەندام باش شتی باش دەکا با بەڵکو بزانیت چۆنە ئەگەر یەقینت هەبوو پێت ناکرێ بەخوا گوناهت دەگا وعد و بەڵێنێک بدە کە لە نێت تا هەبێ بیکەی و لە ڕووی بارودۆخەوە تەقریبەن یەقینێکی باشت هەبێ کە بۆت ئەنجام دەدرێ پاشان کە لە دەسەڵاتی تۆدا نەبوو خوای گەورەش تەکلیفێکی لێ نەکردووی کە لە سەر و تۆوەیە و بارودۆخەکە بەدڵی تۆ نەسوڕا و ئامانجەکەی تۆ نەهاتوەتە جێ هەشتم شاهیدی بە حەق دەدەن ئەوە نیشانەی ئینسانی بەهەشتیە قەزەیەک ڕوو دەدا لە بینی دوو کەسە تۆ دەیانەوێت بە پارە بتکڕن شاهیدی لەسەر ئەو قەزەیە نەدەی نە هەڕەشە ئینسانی ئیماندار دەترسێنێ نە بەرتیل دەیخەڵەتێنێ شاهیدەکەی چۆن بینیوە چۆنی بیستووە بە حەق ئەدای شاهیدەکە دەدا بۆی حەق جێگا بگرێت جاوەگە شاهیدیدان بێ بۆ کەسێک بۆ قەزەیەک شاهیدیدانی گەورە هەیە ئەمڕۆ کەسێک دەنگی پێدەدەی لە ئینتیخاباتێکە لە هەر ئاستێکا بێ ئەوە شاهیدی بۆ دەدەی ئەشهەدو بالله فڵان کەس بە مستحەقی ئەم ئیشە دەزانم دایما ئەو کەسەی کە هەڵی دەبژێری ورد بەوە لێ ئایا فڵان کەس هەر لەبەرەوەی خزممە هەر لەبەرەوەی دراوسێمە هەر لەبەرەوەی دراو خزمی ماڵی ڕێز عەشیرەتەکەمە نە لەبەر خاتری ئەوەی کە شاهیدی دەدەم فڵان کەس مستحەقە ئەم ئیشەی پێ دەکرێت پسپۆڕی ئەم بوارەیە دڵسۆزە ئەخلاق بەرزە دەستپاکە ڕابردووی باش دەناسم ئەم ئیشە و ئەم وڵاتە ئەگە بیدەمە دەستی فڵان کەسەوە حەقی ئەدای ئەم ئەمانەتە دەکەم من شاهیدی دۆ دەدەم ئەشهەدو بالله فڵان کەس خوشکەکەم براکەم تۆ حەقی ئەمەت هەیە ئەزانی ئەگەر هەر لە خۆ ئیمزایکەی و پەنجەی تێکەی لە دوای داویش گوناهبار دەبی هیچ لێ نەزانیوە هەر خواوە چیری پێی مەکێشە ورد بەوە چاک چاود وردکەوە ئینسانەکە باش هەڵسەنگێنە ڕابردووی سیرکە و متمانەت بەداهاتووی هەبێ والذين هم على صلاتهم يحافظون أهل بهشت أوانن كآخر جار خواده فرمد ديسان پارێزگاری لە نوێژەکانیان دەکەن هەر لە ئەوڵەوە نوێژ لە ئاخرەوە نوێژ یعنی پێمان دەڵێ ئەم ئیسلامەتیە نوێژێک کەڵکی هەیە کە ئەم سیفەتە جوانانەی لە بینابێ شاهیدی بە حەق بدەن ئەمانەت پارێز بن وعد و بەڵێن بەرنە سەر داوێن پاک و بە ئەخلاق بن دەستکراوە و بەخشندە بن ئەشهەدو بالله ئەم نوێژە سوودی پێگەیاندووی ئەم نوێژە مانای هەبووە جا خۆشەویستان خوا دەفەرمێ ئولائیکا هەر کەسێ ئەم نۆ سیفەتەی تێدا بێ فی جەنات مکرەمون ئەوانە دەچنە بەهەشتێکەوە باخەکانی بەهەشتیان بۆ دەڕازێتەوە سبحان الله تۆ دەچێ باخێکی بچکۆلەی دنیاییەوە ئەگە سەوز و جوان و ئەنواع میوەهاتی تێدا بێ وەڵڵاهی دڵت دەگرێتەوە ئەی ئەبێ باخەکانی بەهەشت چۆن بێ کە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم وەڵڵاهی درەختی وا هەیە 60 دانە ساڵ بەژێر یا بڕۆی کۆتایی پێ نایە میوەکەی هیلاکبوونی ناوێ حەزت پێێتی لقەکە خۆی شۆڕ دەبێتەوە ئۆتۆماتیکێتە بەردەم تو لێی دەکەیتەوە باڵندەیەکی لەسەر حەز لێتی دەجریوێنێ حەز لە گۆشتەکەیەتی بە سوورۆکراوی لە بەردەمتایە فی جەنات نەک باخێک دەها باخت هەیە لە بەهەشتا بەڵام ئەو باخانە خواردنن خواردنەوەن ئاون شەرابی بەلەزەتی قیامەتی نەگەمەی کە دنیا ئەمانە خوا هەمووی دیاری کردووە خێزانی حەڵاڵی خۆل لەگەڵایە مناڵەکان لە دەورتن بەمەندە کیفایەتە نە مکرەمون خوا ڕێزیشتان لێ دەگرێت سبحان الله کە دەچێ بەهەشتەوە ئەمجا خوا پێشوازی لێ دەکا فریشتەکان پێشوازی لێ دەکەن یعنی لەگەڵ هەموو خۆشی بەهەشتەکەدا مکرەمونیشی لەگەڵدا ڕێزەکە ئێمە وتارەکەمان لەسەر ڕێزگرتن بوو لە بەهەشتا خوا ڕێزل لێ دەگرێت خوا خۆی پێشوازی لێ دەکا فریشتەکان دەڵێن یا خوا بەخێر بێ بۆ بەهەشتی خوا ئێتە تەواو نەخۆشی تەواو بوو پیری تەواو بوو ناڕەحەتی تەواو بوو نەبوونی تەواو بوو هەتایە بەختەوەریە جارش کە ناخۆشی نابینیتەوە لسورة الصافات جدا آياتي شلب وشلودودة فرمي إلا عباد الله المخلصين أواني بندي راستقيني پروردگارن عذاب جهنم نانگر يتوا أولئك لهم رزق معلوم رزقك باكي بون خوش حلال ينبو آماده كراوا فواكه أنواع ميوهاد لبهشتا بيشكش يندكري وهم مكرمون في جنات النعيم ليردا الرزقشي بيشخص لسورة معارض جاء فرمي درشنا بهشتو ريزيان لدجيري
لێرەدا میوەکان پێشکەش دەکرێت بە حورمەتەوە ئەمجا لە بەهەشت تا ڕێزیان لێ دەگیرێ کەواتە لە هەردوو ئاەتەکەدا مکڕەمون ڕێزیان لێ دەگیرێ ئەم دوو ئاەتە ئەم دوو سوورەتە پێمان دەڵێن چی پێمان دەڵێن یەکەمیان بەهەشت بەبێ پێزانین و ڕێز و حورمەت تامینیە یعنی خوا سبحان الله لە بەهەشتا ئەوەی چاو ئارزووی بکە بینینی کردبێ ئەوەی بە خەتەرەی دڵ تا هات پێ خۆزگە ڕۆژێ ئەوم پێ بگەیشتایە وەڵی لەوەش زیاتر خوا بۆی ئامادە کردووی بەڵام ئەگەر ئەو بەهەشتت هەبێ حورمەتی تیانەوێت تامینیە خوا لەگەڵ ئەو هەموو خۆشیەدا مکڕەمون ڕێزیشتان لێ دەگرێ خوا خۆی ڕێز لێ دەگرێ بە خێراتنت دەکا خوا دەبینی بە چاوی سەر فریشتەکان دەرگاکانت بۆ دەکەنەوە پێشوازی لێ دەکەن فەرموو دووەمیان ئەوەتە پێمان دەڵێ هەر کەسێک ئیشێکی بۆ کردی ڕاستە پارەی کرێی خۆی دەدەیە کە پارەکەتدایە بەڕێزەوە بیدەیە ها سبحانه وتعالى خوای پەروەردگار جل جلاله ئەوەتان نافەرمێت جا ئەمانە لە دنیادا نوێژیان کردووە داویان پاک بوون زەکاتیان داوە ئەمانەتیان پاراستووە ئەدای شهادەتیان کردووە وعدیان بدۆتە سەر بۆ خۆیان باش بووە بۆ خۆیان باش بوو بۆ خۆیان پێی بەختەوەر بوو خاوەن کەسایەتی بوون نەخێر یاوە بەهەشتیشم دانێ نەخێر خوا ڕێزیشیان لێ دەگرێ لەگەڵ بەهەشتەکەیە ڕێزیشیان لێ دەگرێ خوای پەروەردگار پێمان دەفەرمێ ئەگەر تۆ ئیمانداریش لە دنیادا کەسێ ئیشێکی بۆ کردی ئێوارە لە کرێکاریەکەی بۆەوە سەری مانگ مۆزەفەکە موچەکەدایە بەڕێزەوە بیدەیە هەر ئاوامەی دەیە بۆی فڕێمەدا بە کەسێکا بۆی منێرە بەڵێ یەخوا نەوشی گیانت بێت لەش ساغ بێ دوو دوعای خێریشی لەگەڵا بکە ئەوەندە بە حورمەتەوە بیدەیتێ پارەکە چەند خۆشە بۆ ئینسانەکە باوەڕتان بێ حورمەتەکە بۆ پیاوی بەڕێزی وەکو جەنابتان خۆشترە بە حورمەتەوە بیدەیە ئەمجا من نەهەر کرێکارێک ناگرێتەوە مامۆستای منداڵەکانت مامۆستایەکی بەڕێز لە مەکتەب دەرس بە منداڵەکانت دەڵێ مەکتەبەکە ئەگە حکومی بێ یان ئەهلی بێ مەڵێ جا معاشی خۆی وەردەگرێ مامۆستا کاکە خۆ بە خۆڕایی نایڵێتەوە ناکە تووشی مامۆستاکە بووی دەستی بۆ بەسنگەوە گرە بڵێ یا ڕەبی مامۆستا ماڵت ئاوا بێ یا ڕەبی خوا پاداشت داتەوە یەخوا لەش ساغ بێ کە چووی بەشداری کۆبوونەوەی دایکان و باوکانت کرد یەکسەر مەڕۆ دەرەوە بچۆ لای مامۆستاکە بڵێ بەڕاستی سوپاسان دەکەم بەڕاستی ئەم مناڵەی من بە جەنابتان پێگەیشتووە تێگەیشتووە فێری زانست بووە ئەزانی ئەو مامۆستایە بەقەدەر سەد موچە ئەو دوعا خێرانەی تۆ ئەو ڕێز و حورمەتەی تۆی پێخۆشە مەڵێ پارەی خۆی وەردەگرێ من حەقم چێ بەسەرەوە خۆ هەر مناڵی من دەرس پێ ناڵێ وا بزانە بەس دەرسی بە مناڵی تۆ وتووە هەر یەکێک لە ئێمە ڕێز لە دەرەوە بینیت لە دوکانێکە مامۆستاکەت بینی لە سەرەی نانەوایەکە بینیت بڵێ مامۆستا تۆ پێش منکەوە چونکە تۆ مناڵەکەت فێر کردوم ئەزانی من چەند قەرزاری تۆم ئەزانی ئەو حورمەتە دڵی ئەو مامۆستایە چەند خۆش دەکا ئەگە حکومەتەکە گەندەڵە و ڕێزی مامۆستاکە ناگرێت کاکە خۆ من تۆ نابێت گەندەڵ بین دەی خۆ من تۆ بە حەقی ڕێزی مامۆستاکە بدەین ئەزانی ئەو مناڵە کە پێدەگا و یەک پیت فێر بووە بەرهەمی ڕەنج و شەو نخونی مامۆستانی بەڕێزە دکتۆرێک نەخۆشیەکەت چارەسەر دەکا مەڵە جا پارەی عیادەم داوە خۆ پارەی عەمەلیاتم داوە سەد دوعای خێری بۆ بکە بڵێ یا ڕەبی دکتۆر عیلمت زیاد بێ یا ڕەبی بەهرەت زیاد بێ یا ڕەبی ئەو دەستانت خۆش بێ یا ڕەبی خوا پاداشت داتەوە کە لەو ئازارە ڕزگارت کردم ئەزانی ئەو دکتۆرە چەندی پێخۆش دەبێت بەو ڕێز لێگرتنەی تۆ مەڵە هەر دەرچ و مەرحەباییشی ناکەمەوە لە شوێنێش کە دوای چەند ساڵ تووشی بوویتەوە ڕێزی دکتۆرەکە بگرە بڕۆکە هاندانێکە بۆی جارش کە ئەمیش هەز دەکا خەڵک کارەکانی لەبەرچاوە پارە هەموو شتێک نابێت لە لای کە ناسی سەر جادەکە ژینگە پارێزەکە کە تەنەکەی خۆڵەکەمان دەڕێژێ توخوا ڕێزی لێ بگرە خوشکە بە ڕێزەکەم بە تایبەتی ئێوە پەرداخی ئاوی ساردی بۆ بەرە بڵێ براکەم یا ڕەبی لە شت ساغ بێ یەخوا دەستت خۆش بێ وەڵڵی ئێوە دوو ڕۆژ دیار لە من گەڕەکەکەمان بۆ گەندەکە ئەزانی بەمە دوو شت دەپێکی یەکەم هیمەتێک دەدەیتەوە ئەو خۆڕێژە خۆیش دەزانێ ئینسانێکە قەدر و حرمەتی هەیە بەزەی بە خۆیدا نایەتەوە ئەرکەکەی بە پیرۆز دەزانێ دووەمیان گەڕەکەکەت دەوڵەمەندە تۆ دەوڵەمەندی ئەوەتانێ ئەو خۆڵ دەڕێژێت تۆ خۆڵ فڕێ دەدەی ئێرەیەک و حەسوودێک لە دڵی ئینسانە هەر دروست دەبێت خۆیان بۆ من وەکو ئەو نەبووم ئەگە ئەو هەموو دوعا خێر و ڕێز و حرمەتت بەرامبەر نوان ئەزانی ئەویش حەسوودیت پێ نابا ئەڵێوەتە ڕێزم لێ دەگرێ بۆیە زۆر جار فێری ئەمە بین دوکاندارێک شت بە هەرزان دەفرۆشێ شتی پاک و خاوێن دەفرۆشێت دوکانەکەی پاک و پوختە سیرت کرد لە دوکانی کە شتت کڕیوە ئەم زۆر هەرزانتر فرۆشتوێتی خاتری گرتووی شتی جوانی پێشکەش کردووی وتێتی ئەو میوەیە هەڵمەگرە ئەم شتە جوانترە مەڵێ لەبەرەوەی ئەمە سیاسەتی ئیشکردنە بەخوا بۆیە خەڵک زۆرتر ڕووی تێکە بڵێ دەستت خۆش بێ ڕەبی خوا بەرەکەت بخاتە دوکانەکەتەوە ئیشاڵڵا خوا زیاترت پێ دەبەخشێ چونکە ڕێز لە مشتریەکە دەگری هەر بەسەریا تێمە پەڕە ئێمە ئەم شتانە هەر ڕۆژانە بەسەریان نادەڕۆین بۆیە خەڵکە چاکەکانیش وردە وردە سار دەبنەوە وەڵڵی بەڕێزان هەموو ئینسانێک بە هاندان بەڕێز لێگرتن دڵی بە کارەکەی خۆش دەبێت پێویستە ڕێز لەمانە بگرین ئەهلی قورئان پێشینانی ئێمە منداڵێکی بچووکمان دەبینی قورئانی خوێندبوو فەقێ بوو
پیاوی ڕیشسپی وەکو جەنابتان پێشی نەدەکەوت لە ڕێگادا ئەیگوت ئەوە قورئانی لە سنگایە هەمووتان لە یادتانە با ئەو قەدر و حرمەتە بۆ ئەهلی قورئان بگەڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیحی بوخاریدا بەشمارە فەرموودەی 1343 هاتووە جابری کوڕی عەبدوڵڵا دەفەرمێت لە ڕۆژی ئوحودا کە 70 سەحابەی پێغەمبەری خوا شەهید بوو سەحابەکان ئەوەندە زۆر بوون لاشەی شەهیدەکان نەمان دەزانی چۆنیان پشارینەوە ئەبوو هەموو بە حەفر بەدەست قەبری بۆ هەڵکەنی بە پاچ و خاکەناس بۆیە پێغەمبەری خوا فەرمووی دوو بیان خەنە قەبرێکەوە کە دوو جەنازەیان دێنا بیان خەنەیە قەبرەوە دەیفەرموو ئەیهما ئەکثەر ئەخذا للقورئان نەی دەفەرموو ئەوە ناوی چییە ئەوە کوڕی چییە ئەوە پلەی چەندە ئەوە تەمەنی چەندە دەیفەرموو کامەیان زۆرتر قورئانی لەبەرە کامەیان زۆرتر ئەهلی قورئان بۆ قورئان شارەزاتر بۆ دەیانگوت قوربان ئەمەیان دەیفەرموو با ئەمان لە پێشەوە بێ با ئەهلی قورئان و خزمەتکارانی قورئان لە قەبرەکەشا لە پێشەوە بن بۆیە فێرمان دەکا ڕێز لە ئەهلی قورئان بگرین بەڵام خۆزگە ئەهلی قورئانیش ڕێزیان لە خۆیان بگرتایە خۆزگە قورئانەکەیان نەفرۆشتایە خۆزگە قورئان هەر نەبوویە بە فرۆشتن و معاملەی کاتی تەعزیە و ئەمانە ئێستا قورئان دەفرۆشرێ ئێستا قورئان لە جیاتی بۆ زیندوان بێ بۆ مردوان لەسەر قەبران دەخوێندرێ کە قورئان لە هەر شوێنێکا بێ بەرەکەتە بەڵام تو خوا ئەهلی قورئان وەکو خوا ڕێزی لێ ئێوە گرتو ئەمری کردووە ڕێستان لێ بژیرێ تو خوا ئێوەش ڕێزی خۆتان بگرن دووەم ڕیش سپیەکان ئەوانەی مووی سەریان سپی بووە ژن بن یان پیاو بن ئەوانەی بە تەمەنن پێویستە حرمەتیان لێ بگرن گەنجانی بەڕێز تو خوا هەر کەسێکت بینی لە خۆت بە تەمەنتر بوو بە تایبەت ئەوەی بە ساڵات چوون ڕێزی تایبەتیان لێ بگرن بیر بکەوە تۆش دەگەیتە ڕۆژێکی ئاوا ئەگەر ڕێزت لێ بگیرە چەندت پێخۆشە ئەمجا ئەگە ئێمە ڕێزیان لێ بگرین لە ماڵەکانماندا لە دەوروبەرماندا واجبی حکومەتە ڕێز لە ڕیش سپیان و سەر سپیان بگرێ بەوەی خانەنشینان دەبێ موچەی شیاویان بدرێتێ ئێستا بەداخەوە لە وڵاتی ئێمەدا سەیرەکەی کابرا کە خانەنشین دەبێت ئەمجا موچەکەی هەر تۆزێکی لێ دەمێنێتەوە ئێکا کە تا گەنج و ئەوەندەی نەدەویست ئێستا لە پیریدا مەعاشی باشی لێ براکەم حکومە دەبێت بەعکسەوە بە خۆتا بچیتەوە یەک دانە پەرلەمانتار نازان من ئاگام لێ نەبوو بێ نەمبینیەوە بڵێ هەوڵ دەدەم ئەوەی خانەنشینان بەعکسەوە دەکەمەوە نەک مەعاشەکەی ملیۆنێک بۆ ئێستا دیکەنەوە 250,000 بڵێ ئەگە 250,000 بەوەی دەکەم بە 500 کاکەم جا لە پیریدا پێویستی زیاتر بە پارە و پوڵ هەیە خانەنشینان دەبێت بە حرمەتەوە پارەکانیان بۆ ببرێ بۆ ماڵەوە لە دەستگایەکی تایبەتا بۆیاندا بندرێ نەک بە 5-6 مانگ جارێک لە بەر سووری هەتا و باران و بە فریزستانە فەقیرە داماوە تا نیمچە معاشێک وەردەگرن ئەوە بێحرمەتیە بە پیرەکانمان بە ژن و پیاوە سەرسپیەکانمان ئەبێ دکتۆر و دەرمانیان لەلایەن حکومەتەوە بە بەلاش بۆ دابین بکرێ ئەمە کاریکان پەرلەمانتارێکە تەرحی کردبێت دکتۆر و دەرمانی خانەنشینانی بەڕێز دەبێ هەویان هەبێ ئەگە عملیاتێکیان ویست بە بەلاش بۆیان بکرێ ئەزانی ئەو هەموو گەنجێتی خۆی بە قوربانی ئەم وڵاتە کردووە ئەبێت لە پیریدا محتاجی ئەوە نەبێ داخۆ کوڕێکی کچێکی بەلالوتێکەوە یارمەتیەدا یان نایدا محتاج دەستی من و تۆ بێ ئەبێ ئەمانەیان بۆ بکرێ سێم کار بەدەستی دادپەروەر و دڵسۆزی وڵات دەبێ حرمەتی لێ بژیرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکا کە حەسەن و ئیمامی ئەلبانی لە صحیحی جامیع بە حەسەنی داناوە دەفەرمێ إن من إجلال الله تعالى إكرام ذي الشيبة المسلم للريزي خوايا هر کەسێ ڕێز لەم سێ کەسە بگرە ڕێزی خوای گرتووە سبحان الله پلەکە چەند بەرزە ڕێزی خوای گەورەت گرتووە ئەگەر ڕێز لەم سیانە بگری ئیکرام ذی الشیبة المسلم ڕێز لە مووی سەری لە سپی مسلمان بگری ژن بێیان پیاو بێ هەر کەسێ ڕێزی بە تەمەنان بگرێ ئەوە ڕێزی خوای پەروەردگاری گرتووە خوای لا گەورە بووە وحامل القرآن غير الغالي فيه والجافي عنه أو كسيك أهل قرآن بلام تندرونية وشلجيريش نية يعني أهل قرآن بلام رون نتش ولا قرآن كذا همو خلج بوي قرآن وكافرناك بيمان أهل قرآن حق قرآن أويا نبش جويخا نتندرو بتيدا قرآنك بر رحمة خوانا رديتين مباركة بركتي هي أوج ببركة بس خلقها ببارين تبر ريز لأهل قرآن بقرين وإكرام ذي السلطان المقصد كار بدستي دات برول جال السر وبو خواره ومدير ناحية كتبيني محافظ كتبيني رئيس كتبيني وزير كتبيني بجواني خدمتي أو ملة تدكادو عي خيري بوبكا ريزي اللي بقرا حرمتي بقرا أو واجبي سرشان أو ريز قلتني خواي بالودقارة خوا أو اندداد قري كار بدستي بيا خوشا واجبي كدوا للسلمان بيويستي كدوا كيمش ريزيان اللي بقرين شوارم ريزي قنجان بقرن ابن عباس دفرمي كان عمر يدخلني مع أشياخ بدر حضرت عمر السياسة وابو إيشكاني بمشورت دكر إيش دنياي بويا ديني أصحاب بدر
ئەوانەی لە خزمەت پێغەمبەرە خوا شایدی حەقی بۆ داون کۆی دەکردنەوە و ڕاوێژی پێ دەکردن. ئیبن عەباس گەنجێک بووە، ئەوانە پیر بوون بە تەمەن بوون، بەشداری جەنگی بەدریان کرد بوو، خوا شایدی حەقی بۆ دابوون، خوا لێیان خۆش بوو موژدەی لێ خۆشبوون و بەهەشتی پێدابوون. دەفەرمێ هەندێک لە دڵیاندا ناڕەحەتی هەبوو، دەیانگوت ئەرە کاکە ئێمەش کوڕی گەنجمان هەیە، ئەو بۆ حەزەتی عومەر هەر عەبدوڵڵای کوڕی عەباس دێنێتە مەجلیسی پیاو گەورەکانی بەدرەوە، خۆ ئێمەش کوڕمان هەیە. حەزەتی عومەر ئەم گلەیەی بیستەوە، فەرمووی ئەم گەنجە شتی پێیە، ئەم گەنجە حەقە بێتە پێشەوە. ئەم گەنجەی هێنا ڕۆژێک فەرمووی ئەهلی بەدر، پیاو ماقوڵان و ڕیش سپیان و بەتەمەنەکان، پرسیارێکتان لێ دەکەم، مانای تەفسیری سوورەتی ئیذا جاء نەسڕ الله والفتح چییە؟ هەندێک لە ئاشیاخی بەدر وتیان ئەوە خوای گەورە ئەمرمان پێ دەکا هەر وەختی سەرکەوتنی پێبەخشین و ئیسلام گەیشتە وڵاتان و فتوحاتی ئیسلامی و لەشکری ئازادی بەخشی ئیسلام گەیشتە وڵاتان، سوپاسی خوا بکەن، حەمد و سەنای خوا بکەن، داوای لە خۆشبوونی لێ بکەن. هەندێکیان هیچیان نەگوت. حەزەتی عومەر فەرمووی ئیبن عەباس، عەبدوڵڵا تۆ دەڵێی چی ڕۆڵە؟ عەبدوڵڵا گەنجێک بوو لە چاو ئەوانەوە، وتی قوربان من ئەو ئاەتەوە تێ دەگەمەوە سوورەتە ئیذا جاء نەسڕ الله والفتح، ئەی محەممەد ئەوە ئەجەلی تۆیە، هەر وەختی دینەکەت بڵاو بۆ گەیشتە وڵاتان و دەنگ و باسی گەیشت، نیشانەی ئەجەلی تۆیە، بۆیە فەسەبح بحەمدی ڕەبیکە واستەغفیرهو ئینەهو کانە تەوابا. ئەی محەممەد لەو کاتدا تەسبیحاتی خوا بۆ داوای لێ خۆشبوون لێ خوا لێ خۆش بووە. فەرمووی ئەو سوورەتە بۆنی وەفاتی پێغەمبەری خوای لێ هات. حەزەتی عومەر فەرمووی بەخوا منیش هەر ئەوای تێ دەگەم، ئەمجا بە پیرەکانی نیشاندا ئەم گەنجەی ئێوە لۆمەتان دەکرد بۆ دێتە ئەم مەجلیسەوە، ئەزانن کۆمەڵەشتی پێ ئێوە پێتان نییە؟ پێمان دەڵێ گەنجانی بەڕێز نابێ ئیهمال کرێن لە کۆمەڵگادا، ئەبێ حکومەت بیان هێنێتە پێشەوە لە بواری ئیداریدا، لە بواری سیاسیدا، لە بواری ڕامیاری و کۆمەڵایەتیدا گەنجان حەز بە قەدر و حورمەتی خۆیان بکەن. ئەمجا گەنجیش بەڕێزان لەبەر خۆی بێتە مەیدان. حەزەتی عومەر ئەزانی عەبدوڵڵای بۆیە نەهێنا کە کوڕی عەباسە، عەبدوڵڵای بۆیە نەهێنا کە ئامۆزای پێغەمبەرە صلی الله علیه وسلم، خۆمانە ڕێز و حورمەتن ئال و بەیتە، بەڵام عەبدوڵڵا لەبەر خۆی بۆ خۆی شتی پێبوو. ئێستا لەگەڵ ڕێز و حورمەتی تایبەتی و زۆرم بۆ هەموو ئەوانەی دڵۆ پێ خوێنیان بە خاکی کوردستان بەخشیوە، بنەماڵەی بەڕێزی شەهیدان واجبە هەمومان حرمەت و ڕێز لە خەبات و قوربانیدانیان بگرین. چ کەسێک لەو کەسە گەورەترە کە ڕوحی خۆی بە قوربانی خاکی کوردستان کردووە؟ ڕوح بە پارەشت دەکرێت، بەڵام ڕوح لە هەموو شتێک گەورەترە. بەڵام ئەو گەنجانە دەبینم زۆربەی شتەکانیان دەخوێنمەوە، کچی شەهید فڵان کەس، کوڕی شەهید فڵان کەس، ئەمە ڕێزە. بەڵام من پێم باشە بڵێ من گەنجێکم خۆم ئەمەم پێیە، نەک لەبەرەوەی لە حیزبی فڵان کەسم، ئامۆزای فڵان کەسم، برام شەهیدە، بابم شەهیدە، نەخێ من خۆم ئەمەم پێیە، من خۆم ئەمەم دەسەڵاتە، گەنجێکم خۆم هەم. ئەم جارەکانت نووری عەلا نووریشە، ئەگە گەنجە خۆشی هەبێ و باوشی شەهید بێ، کچە شەهید بێ، ئامۆزای فڵان کەس بێت، دەبرای شەهید بێ، ئەمەش ڕێزێکیکەیە، حرمەتێکیکە لە بۆوی دەنوێنێ، بەڵام ئەبێ خۆشتت پێ بێ. عەبدوڵڵای گەنج بۆیە ڕێزی لێگیرا، لەبەر خاتی باوکی نەبوو، لەبەر خاتی ئامۆزایەتی پێغەمبەر نەبوو، لەبەرەوەی بۆ خۆی شتی وای پێ بوو، ئەشیاخی بەدر پێیان نەبوو. بۆیە گەنجیش دەبێ هەوڵ و هیممەتی خۆی چاو لێ بێ، بە چاکەکانی خۆی بڕواتە پێشەوە، نەک بە بابووە پیرانی. پێنجەم ڕێز لە کەسی تۆ بەکار بگرین. مەڵێگە کەسێک خراپەی کرد، دوایەوە بینیت لە مزگەوت تا چاکەکار بوو، کوڕە بڵێ زانی ڕابردووی چەند پیسە، تخواوەی پێمەڵێ هەر کەسێکت بینی ئەهلی تەوبە بوو، قەت باسی خراپەی ڕابردووی مەکە، مەدحی بکە، بڵێ وەڵڵی لە ئەوڵەوە خوا تۆی خۆشویستووە. خالیدی کوڕی وەلید لە شەڕی ئوحودا شکستی موسڵمانان بەدەستی ئەو بوو، 7 پیاوی سەحابە کە شەهید کرا، ئیمامی حەمزە کە شەهید کرا بەهۆی لێدانی کوشندەی خالید بوو لە لەشکری موسڵمانان. ئەزانی چه زەربدەیەکی لە موسڵماناندا خالیدی کوڕی وەلید لە چەندین جەنگە، بەڵام کاتێ موسڵمان دەبێ پێغەمبەری خوا ناڵێ خالید ئەم کارێکی ئێستا دەیکا لە ڕابردووی پادەکاتەوە، جاچی کردووە هەمووی خوێنی حەمزە نایەنێ، نەخێر دروشمێکی داتێ، نازناوی سەیف الله المەسلول، شمشێری نەبەزیوی خوایە خالید. ئەها سەیف الله، شمشێری خوایە خالید لەسەر زەویدا، المەسلول قەت نابەزێ لە هەر جەنگێکا بێ. ئەزانی خالید ئەمەی چەند پێخۆش بوو، هەتا مردن لە پێناوی خوای گەورەدا تێکۆشانی کرد و دینی ئیسلامی بڵاو کردەوە. پێمان دەڵێ پێغەمبەری خوا فێری کردین، هەر کەسێکت بینی ڕۆژ چوو بوو لە گوناه و تاوانە، ئەو ڕۆژەی لە سجن دێتە دەرەوە و بینیت بەڕاستی گۆڕاوە، تەوبەی کردووە، قەت خراپەی ڕابردووی بە چاوە مەدەوە، ڕێزی ئێستای لێ بگرە، بەڵکو دەستخۆشی لێ بکە. شەشەم ڕێزی مناڵی خۆت و خەڵکی بگرە. مەڵێم مناڵە، مناڵ زۆر پێویستی بە حرمەت هەیە. لە صحیحی بوخاری و موسلیمە هاتووە
ئەنەس دەفەرمێ پێغەمبەری خوا ئەگە بە کۆڵانێکا دەڕۆی مناڵان یاریان دەکرد دەیفەرمو ئەسسەلام عەلەیکم یا سیبیان سڵاوی خواتان لێبێ مناڵە جوانەکان ئەها ئەنەس مناڵ بوو ئەمەی حەل لەبیر ماوە توخوا مناڵ دێتە مزگەوتەوە من دەڵێم ئامۆژگاریان بکەن ئەدەبیان بکەن بەڵام توخوا مناڵ لە مزگەوت مەکەنە دەرەوە وەڵڵی ساڵانی ڕابردوو کەسانێکن ئێستا بێدینن هی ئەوە بۆ دەچوونە مزگەوت بەداخەوە لە مزگەوت دەریان دەکردنە دەرەوە ڕێز لە مناڵەکەت بگرە مناڵەکەت جلێکی جوان لەبەرەکە هەر ئەوە نییە جلەکەت بۆ کرد کە لەبەری کرد کە لە حەمامەکاتە دەرەوە خۆشت بوو دایک و با بڵی یا ڕەبی پیرۆزت بێ موبارەکت بێ بەخوا جوانە مناڵێک دەبینی لە مزگەوتە جلێکی جوانی لەبەرە بڵێ خوا پیرۆزت بێ ئەم جلە جوانە لەکوێ بوو مناڵەکەت هاتە دەرەوە لە قوتابخانە کارتەکەی پێ بوو دەرچوو بوو ئیهمالی مەکە مەڵە کورە دەیرچۆس چییە پیرۆزبایی لێ بکە ڕێزی لێ بگرە ڕێزی مناڵ حتا گەورە بوون و مردن لە بیری ناچێتەوە حوتەم و خاڵی کۆتایی ژن و مێر ڕێز لە یەکتر بگرن ژنێک کە پیاوەکەی دێتەوە ئێوارە عەلاقەیەکی پێیە دیارێکی پێیە جلوبەرگێکی بۆ کڕیوە خۆراکێکی کڕیوە ئەگە بەدڵیشی نەبێ ئەگەر جوانیش نەبێ ئەگەر باشیش نەبێ ئەزانی ئەو پیاوە چەند خۆشحاڵ دەبێت کە ژنەکەی ڕێزی لێ دەگرێ و عەلاقەکەی لەدە زۆر دەگرێ و دەستخۆشی لێ دەکات و دوعای خێری بۆ دەکات نەڵێ جا پیاوی ماڵە واجیبی خۆیەتی دەبار ئیش بکات خۆ قابلیت چیمان لێ دەکات نەبڵێ یەخوا لەش ساغ بێ وەڵڵاهی بەڕاستی ماندووی وەڵڵاهی لە ماڵەوە مرتاح نیم کە دەبینم تۆ لە دەرەوە ئەوەندە ماندووی خوا تۆمان لێ نەستێنێ خوا بۆمان بێڵێ ئەو پیاوە چەندە ئیشی کردبێ بە دوو سێ قسەی خۆشی ژنەکەی دەحەسێتەوە بەرامبەریش ژنیش چاوەڕێ دەکات پیاو دەچێتەوە سەیەکان ماڵگەسک دراوە ماڵڕێک و پێک کراوە ماڵێکی خاوێن چێشتێکی خاوێن سفرەیەکی جوان دانراوە ماڵە ژنەکە جای ژن ئیشی چییە واجبی خۆیەتی بڵێ یا ڕەبی ژنەکە لەش ساغ بێ وەڵڵاهی یەک ڕۆژ تۆ لە ماڵ نەبی ئەم ماڵە کاولە ئەم ماڵە پاک و خاوێنە و ئەم چێشتە گەرم و خۆشانە و ئەم سفرە ڕازاوە بەرەکەتی خوایە و خوای گەورە تۆی بۆ کردوین بە فریشتەی ناو ماڵەکەمان یا ڕەبی لە قیامەتیشە ئاوا لە بەهەشتانان بەیەکەوە بخۆین ئەزانی ئەو ژنە چەندە ماندوو بوو بێ بەو ڕێز و حرمەتەی مێردەکەی یەکسە دەحەسێتەوە لای ماڵە خەزورانت بڵێ یا ڕەبی ئەم کچەتان لەشی ساغ بێ ئامۆژن بە خەسوود وەڵڵی کچێکی باشت بەرهەم هێناوە وەڵڵی نانم لە یەک شوێن پێ ناخورێ دەستی ئەو نەبێ ئەوەندە بەتام و بەلەزەتە ئەم ژنە ئەگەر هەموو ڕۆژێ ماندوو بوون بێ وەڵڵاهی بەم ڕێز و حرمەتەی مێردەکەی دەحەسێتەوە بەداخەوە ئێمە زۆر جار ئەوانەی ئیهمال دەکەین ڕێز لە خەڵک دەگرین لە دەرەوەی ماڵەکانمان ڕێزمان لە خانمەکەی خۆمان نەگرتووە ژنێکە زمانی پێوەیە دەڵێ هینە هەڵی دەسوڕێنێ بۆ ڕێز و حرمەت لەبوو ئیکرام دەبەخشێتەوە بەڵام ڕۆژێک دەستخۆشی لە مێردەکەی ناکە ئەو پیاوە ئەو هەموو عارەقە دەڕێژێ ئەو هەموو ماندوو بوون و سەرما و گەرمایە چەنی پێخۆش ئەگەر ژنەکەی بەڕێزەوە سەیری کارەکەی بکە بەڕێزەوە تەقدیری لێ بنێ مرۆڤ حەزی لە ڕێزداریەوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم خوا ڕێزی لە هەموو مرۆڤەکان گرتووە شێتی چییە زانایەکی دەروونناس دەفەرمێ زۆری ئەو کەسانەی شێت دەبن هۆکەی ئەوەیە کە سۆز و بەزەیی خەڵکیان لێ دوورە و کەس گرنگیان پێ نادات دیل کارنجی کە نووسەرێکی بەناوبانگی بواری دەروونناسیە دەڵێ دکتۆرێکی مێشک لێم پرسی شێتی بەهۆی چێوە ڕوودەدا وتی هەندێکی بەهۆی تریاک و حەشیش و موادی مخدرەوە مێشکیان تێک دەچێ و ئێتر ژیانیان لەدەست دەدەن هەندێکی زەبرێک بەرسەریان دەکەوێت بۆیە هەمیشە خوا نەخواستەگە دەست دۆشان لە مناڵەکەدا لە سەریم بێ مەکێشە بەرکەوتنی زەبر لەسەر زۆر خەتەرە جاری وای ئینسان لەوانێت تووشی شێتی بێ ئەمجا وتی لە هەمووانیش کاریگەرتر کە هەر خوا بخۆی دەزانێت چەند هۆکاری تری هەیە یەکێک لەو شتانەی کە ئینسان شێت دەکا و عەقڵی لەدەست دەدا هەز دەکا کەس ڕێزی لێ ناگرێ هەز دەکا کەس سۆزی ناداتێ کەس حرمەتی لێ ناگرێ کەس بەهای بۆ دانانێ ئاخری دەکەوێتە خەیاڵەوە دەچێتە خەیاڵ و دەریایەکەوە خۆی ڕێز بۆ خۆی دادەنێ سەرنجام سەری لە شێتیەوە دەرەچێ ئەڵێ نەخۆشێکم لابوو و دیلکارنجی لە دکتۆری ئەو دکتۆری مێشک گوتی نەخۆشێکم لای ئافرەتێکە لە نەخۆشخانەی دەرونی خەواندومە و تووشی شێتی بووە کاتێک کە دۆسێ ئەم ئافرەتەم تەماشا کرد ئەم ئافرەتە کاتێک کە کچ بووە خەیاڵی ئەوەی هەبووە شوو بە پیاوێک کا پیاوەکەی زۆر زۆر خۆشی بوێ ڕێز و حرمەتی لێبەگرێ لە ناو خەڵکان ناوبانگ دەرکا مناڵی جوانی بێ لە کوڕ و لە کچ بەڵام هەموو ئاواتەکانی بە پێچەوان هاتوونەوە جێ ئێستا مێردەکەی کە هەی بووە هیچ خۆشی نەویستووە هیچ سۆزی نەداوەتەیە هیچ ئامێزی گەرمی بۆ نەگرتوێتەوە هیچ دەستخۆشی لێ نەگرتووە هیچ لای خەڵک مەدحی نەکردووە ئەم لە کچیانە خەونی بە چیەوە بینی و ئێستا تووشی چی پیاوێک بوو سوبحان الله مناڵیشی نەبووە نەکوڕی بۆ نەکچی بۆ چەند ساڵە مناڵی نییە ئێستا ئەو ئافرەتە شێت بووە شێت بۆ چۆتە دەریایەکی خەیاڵەوە بەیانیان کە دەچم بۆ لای عیلاجی دەدەمێ و دەرمانی دەدەمێ و سەری لێدەم هەموو شێ بە حوینی خۆی مناڵێکی بووە ئەڵێ دەزانی دکتۆرم شۆکچێکم بووە ڕۆژی دواتر دەچمەوە زانی دکتۆر کوڕێکم بووە ئەزانی دکتۆر مێردەکەم زۆر چاکە لە دوورە و بانگم دەکات سوورە گیان باوەشم پیا دەکات و ماچم دەکات و هەموو ئەمانم بۆ دەجێڕێتەوە
ئەڵێ پێم وت عیلاجی ئەم شێتت پێ دەکرێت وتی بۆ ئەگە دەرمانەکە بزانم فڵان حەپە و بیدەمێ و چاک دەبێتەوە چاکی یەکەمەوە ئەمە خەڵاتی خۆیە بۆی ناردووە ئەمە خەڵاتی خۆیان ڕزگاری بوو لەوەی کە لە دنیادا پێوەی ناڕەحەت بوو ئێستا لە شێتیدا دەستی کەوتووە هەموو خەیاڵەکان هاتوونە جێ بۆیە زۆر ئاگادار بین زۆری ئەوانەی کە تووشی شێتی دەبن هۆکەی ئەوەیە سۆز و بەزەی و ڕێزی خەڵکیان لێ دوورە هەست دەکەن کەس ڕێزیان لێ ناگرێت آخر وشەیەکم کە وتارەکەم درێژتر نەبێتەوە شێ بێڕێزی لەم وڵاتەدا بڵاو کردەوە ئێمە میلەتی کورد میلەتێکی بەڕێز و بە حرمەت بووین باوەڕ ناکەم هیچ میلەتێکی سەرزەوی بەقەدەر ئەم کوردەی ئێمە ئەهلی حیا و حرمەت و ڕێز و قەدر بێ بەرامبەر یەکتر یەکەمیان حیزبایەتی ئەمڕۆ ناڵێم ئێستا ئەدەبیاتی شەستەکان دەخوێنمەوە شاعیرەکان چیان کردو ئەم سەرکردانە بە یەکتر و چ ناو و ناتۆرێکی پیسیان بۆ یەکتر هەڵڕشتووە هەتا بۆ گەنی حیزبایەتی نەهاتوە ناوەم کردەوە ئێمە بە کاک و بە مام و بە خاڵ بانگی یەکترمان دەکرد حیزبایەتی وای لێ کردووە چ سوکاتێک ئێستاش بە یەکتری دەکرێت لە حملاتی انتخابات ئاڵێن تای هەڵبژاردن ڕاستە هەموو انتخاباتێک تای خۆی هەیە ئەو حیزبانە هەموو تایان لێهاتوە جا ئینسان کە تای لێهات ها قسە دەبزڕکێنێ ڕاست و غەڵەت و هەمووی بە یەکادەدا حەیران دەڵێ بالۆرە دەڵێ جنێ و دەڵێ ئەمە تای هەڵبژاردنە بەڵام تکاتان لێ دەکەم بانەچێتە قاڵبی بێڕێزی بێ حرمەتی بە یەک مەکەن چونکە ئەمە تەواو دەبێ ئەم تایە خاو دەبنەوە بەڵام دوای ئەم قسانە تۆمار کراون ئەمە هەموو لەسەر تەلەڤیزیۆنە هەموو لە سایتی ئینتەرنێت هەیە دوای ساڵان لەگنەوەکانمان سەیری دەکا شەرمەزار بوونە حیزبایەتی یەکەم هۆکارێک بوو کە بێڕێزی لە ناو میلەتا پەیدا کرد دەتوانی حیزبی بی حیزبایەتی بە خراب نییە وڵات بە حیزبی فرەوە جوانە بەڵام من هەم تۆش هەی با بەدەستی تەبای و برایەتی بتوانین ئەوەی بەدەستێک هەڵناژیرێ بە دوو دەست ئەوەی بە دوو دەست هەڵناژیرێ بە سێ و بە چوار هەڵی گرینگاکە هیچمان زیاد نین کەس بەتەنیا حکومڕانی وڵاتی پێ ناکرێت بە دڵنیاییەوە پێویستی بە هاوکارەکانی هەیە بەڵام با خەبات و تێکۆشانی من لەسەر ناشرینکردنی تۆ نەبێ لەسەر گوێندان بە تۆ نەبێ لەسەر بێحرمەتی بە کەسایەتی و مەبدەئی تۆ نەبێ من خۆم ئەمەم پێیە تۆش ئەوەت پێیە و با میلەتیش ئازاد بێ بەڕاست و ڕەوانی هەڵمامژێرێ دووەم هەندێک کۆمیدیا کە دەکران و کراون و ئێستا دەکرێن کە وشەی بێڕێز فێری گەنج و منداڵەکان دەکەن کۆمیدیا و پێکەنین مشتێکی زۆر بە چاکی دەزانم هەر یەکێک لە ئێمە زەرورە سەیری فیلمێکی کۆمیدی پێکەنی ناوی بکە بەڵام تکایە ئەو ئەکتەرانەی ئەکتەر زۆر بەڕێزە لای ئێمە شانۆ زۆر بەڕێزە لای ئێمەی موسڵمان و ئەهلی مینبەر بەڵام تکایە خۆتان بپارێزن لەوەی مناڵ و گەنجەکان فێری وشەی نەشیا و جوێن و بێڕێزی بکەن سێمیان فەیسبوک لەفسە فەیسبووکە چه حەشرێک من کە بۆ خۆم نیمە ئەوە جارجار لە دۆست و برادەری وەکو جەنابتان بیستمەوە چه حەشرێکی سوکایەتی بە یەک دەکرێت چ بێڕێزیەک بە یەکتر دەکرێت چ کۆمێنتی ناشرین لەسەر یەکتر دەنووسرێ فەیسبووکیش بەداخەوە یەکێک بوو لەو هۆکارانەی کە دەمی خەڵکی کردەوە بۆ بێڕێز بوون بەڵام ئێمە هەموو ئەوانە دەتوانین حیزبایەتی دەتوانین کۆمیدیا و پێکەنین دەتوانین فەیسبووک بۆ قەدر و حرمەت و ڕێز بەکابێنین و هەر ئەوە چاوەڕێ لە جەنابتان و میلەتی کوردی موسڵمان دەکرێت یا ڕەبی خوا هیدایەتمان بدەیت یا ڕەبی خوا هیدایەتمان بدەیت بۆ سەرڕێگەی ڕاستی ئیسلام خوایە باشتر لە دینەکەی خۆش شارەزامان کەی یا ڕەبی خوایە حرمەتمان نەشکێ خوایە ئەوەندەی لە ژیانە دەژین هەموو پێویستیەکانی جەستەمان بە حەڵاڵی دەستکەوێ یا ڕەبی کەسایەتی و حرمەتیشمان زیاد بێ یا ڕەبی خوایە واشمان لێ بکەی پارێزراوە بین لەوەی سوکایەتی بە هیچ مرۆڤێک بکەین خوایە تۆ ڕێز لە بەندەکانت گرتووە ئێمە ژوا لێ بکەی ڕێز لە یەکتری بگرین خوایە حیزبەکان لە ناو یەکترا ڕێز لە یەکتری بگرن خوایە ئەم میلەتە ڕێزدار بۆ بەڕێزداری بمێنێتەوە لەبەر چاوی یەک سووک و ڕیسوانە بین هەمیشە بە چاوی حرمەت و ڕێزەوە سەیری یەکتری کەین یا الله یا شافی یا ئەرحەم الراحمین ئەوەی نەخۆشە شیفای بدەی یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشی جەستەیی و دەرونی هەیە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی کەوا ناڕەحەتە دەرگای ڕەحمەتی لێ بکەیەوە ئەوەی دڵتەنگە دڵخۆشیکەی ئەوەی هەر موسیبەتێکی هەیە بۆی لەسەری ئاسانکەی ئەوەی گیراوە لە سزنەکانە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتیان لێ بکەیتەوە یا ڕەبی خوا ئەم کوردستانەمان پارێزراوکەی لە بەڵاو موسیبەت بە دوورمانکەی لە خێر و خۆشی بەسەرماندا بارێنی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون